شعبان محەممەدی دەبێ ئازاد بکرێت. بەپێ راپۆرتی شۆرەی هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان، شعبان محەممەدی معەلیمی زیندانی کە بەپێی سەناریۆسازیەکانی هێزە ئەمنیەکان لە 3 مانگ لەوە پێشەوە دەست بەسەر و لە سلولە چەند کەسیەکانی بەندی 209 زیندانی ئێوین ڕاگیرەوە، لە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ هاوسەرەکەی باسی لە خراپی بارودۆخی جەستەی خۆی کردووە. بە گوێرە وتەکانی هاوسەری ئەم ئەندامەی کانونی سنفی معلیمانی مەریوان، ناوبراو باسی لە بارودۆخی خراپی ڕیخۆڵە و کلیەکانی خۆی کردووە و وتوویەتی کە پێویستە بە خێرایی چارەسەری گۆنجاوی بۆ بکرێت. شعبان محەممەدی هەروەها ڕایگەیاندووە کە دەستی بە دەوا و دەرمانە تایبەتەکانی خۆی ڕناگات و سەرڕای ئەوەی کە چەندین جار داوای کردووە ئەو دەرمانانەی بۆ دابینکەن، بەڵام دکتۆری زیندان جۆرێکی تری دەرمانی بۆ نووسیوە کە حاڵی خراپتر کردووە. هەر بەم هۆیەوە وێڕای مەترسیداربوونی باری جەستەی توانای بینینیشی کەوتووەتە ژێر کاریگەریەوە و لەم بابەتەوە لە بارودۆخێکی خراپدا بەسەر دەبات. بە وتەی شعبان محەممەدی، مانەوە لە زیندان بۆ ماوەیەکی زۆر و ئەشکەنجەی ڕەوانینە و سلولە تاکە کەسیەکان بۆتە هۆی ئەوەی کە مەترسی بیرچوونەوە هەڕەشێ لێ بکات. هەروەها ڕایگەیاندووەکە لە ئەگەری پێڕانەگەیشتنی گونجا و خێرا بە بارودۆخی جەستەی ئەو بەردەوامبوونی پرۆسەی نایاسایی دەستبەسەرکرانەکەی لە ڕۆژی شەممە 18 گەلاوێژەوە دەست دەکات بە مانگرتن لە خواردنی وشک. لەو ڕووەوە کە ئەم چالاکە سنفیە پێویستێکی حیاتی بە دەوا و دەرمان هەیە، ئەم جۆرە مانگرتن لە خواردنە لە ماوەیەکی کورتدا گەلێک مەترسیدار دەبێت بۆ باری تەندروستیەکەی. ئەم هەواڵە بووەتە هۆی نیگەرانی بنەماڵە و بەشێکی زۆر لە دۆستان و هاوکارە سنفیەکانی. شعبان محەممەدی یەکێکە لە نوێنەرانی داخوازی ڕەوای معەلیمانی ئێران و بەردەوامبوونی دەستبەسەرکرانی نایاسایی و نامرۆڤانێ ئەو چالاکانی سنفی تر مەحکومە. ئێمە خوازیاری ئازادی خێرا و بێشەرت و مەرجی شعبان محەممەدی و باقی معەلیمان و کرێکەرانی دەستبەسەرکراوین و تا کاتی ئازادکردنی ئەو ئازیزانە لە هەوڵ و تێکەوشان بەردەوام دەبین. شۆرەی هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای دەربڕینی نیگەرانی سەبارەت بە بارودۆخی ئەم معەلیمە زیندانیە لە ئەگەری پێشهاتنی هەر چەشنە گرفتێک بۆ ناوبراو هێزی دادوەری و بەرپرسانی زیندان بە بەرپرسیار دەزانێت. ئەم شۆرەیە وێڕای پێداگیری لەسەر ڕەچاوکردنی مافی تۆمەتبار لەلایەن هێزی دادوەریەوە داوا لە بەرپرسان دەکات دادگای ئەم هەڵسوڕاوە سنفیە و معەلیمە دەستبەسەرکراوەکانی تر بە شێوەیەکی ئاشکرا و بە بەشداری هەیئەتی مونسفا بەڕێوەبەر بۆ ئەوەی ڕاستی و بێتاوانبوونی هاوکارەکانمان بۆ سەرجەم خەڵکی ئێران ڕوون ببێتەوە.